کۆدەتای سەربازی لە میانمار کەوتەوە پاش چەند ڕۆژێک لە ئاڵۆزی لە نێوان سوپای میانمار و تاتمادا و کۆمکاری نیشتیمانی بۆ دیموکراسی کە لە هەڵبژاردننی تشرینی دووەمی 2020دا بردیەوە. تاتمادا و ڕەدی کردەوە ئەنجامەکانی هەڵبژاردن قبوڵ بکات. بانگەشەی ڕوودانی ساختەکاریەکی گەورەی لە هەڵبژاردن کرد و حاڵەتی تەنگەتایی بۆ ماوەی ساڵێک ڕاگەیاند لە وڵاتەی بەرەو دیموکراسیە دەڕوات لە هەمبەر ئالەنگیریەکی زۆردا. لە واشنگتنیش سەرۆک جۆ بایدن ڕاگەیاند ویلایەتە یەکگرتووەکان پێویستە ئێستا پێداچوونەوە بکات بە بڕیاری هەڵگرتنی سزاکان لەسەر میانمار. ئەمریکا سزا سەپێنراوەکانی 10 ساڵی ڕابردووی سەر میانماری لادا لەسەر بنچینەی پێشکەوتن بەرەو دیموکراسیەت، پێچەوانەکردنەوەی ئەو پێشکەوتنە، پێداچوونەوەی دەستبەجێی سزاکانمان دەکەین و بە دوایدا کردداری گونجاو دەگرینە بەر. چین بە زۆری لە میانمار و بەرهێنانی کردووە نزیکا لە سوپاشەوە. زۆر بە سادەیی بەسەر ڕووداوەکانە تێپەڕی داوای لەلایەنەکان کرد کە کێشەکانیان بە شێوەیەکی گونجاو چارەسەر بکەن. کوتلەی هەرێمی ACEAN داوای لەلایەنەکان کرد بەردەوام بن لاو و توێژ و ئاشتەوای و گەڕانەوە بۆشیانی ئاسایی. هەندێک لە چاودێرانی ئاسیایی دەڵێن وەرگرتنی دەسەڵات لەلایەن لەشکرەوە دەبێتە تاقیکردنەوەیەکی سەرەتایی بۆ ئیدارەکەی بایدن. The Biden team is going to have to figure out how to calibrate. پێویستە لەسەر تیمەکەی بایدن ئەوە بخەنە ڕوو تێکەڵاوبوونیان لە ئاسیا بایەخدانە بە دیموکراسیەت. پێویستە بەهاکان و دیموکراسیت لە ناوەندی سیاسەتی دەرەوەدا بگەڕێتەوە، بەڵام دەبێت تیمەکەی بایدن ئەوەش لەبەر چاو بگرن پێگەیان لە میانمار زۆر لاوازە. لە نەتەوەی یەکگرتوەکان ئەمینداری گشتی ئانتۆنیۆ گۆتێرش دەستگیرکردنی سەرکردە سیاسیەکانی لە میانمار لێدانێکی مەترسیدارە بۆ چاکسازیە دیموکراتیەکان. داواش لە سوپا دەکات کە ڕێز لە ئاکامی هەڵبژاردنەکان بگرن. سکرتێرە جەخت دەکاتەوە کە لە هەڵبژاردننی گشتی 8 تشرینی دووەمی 2020 هێزێکی بەهێزی داوەتە دەست کۆماری نیشتیمانی بۆ دیموکراسیەت ئەوە ڕنگدانەوەی ئاشکرای خەڵکی میانمارە بۆ ئەوەی کە بەردەوام بن لەسەر ڕێگەی سەختی چاکسازی دیموکراسی. راپۆرتنووسی تایبەتی نەتەوەیەکگرتوەکان لەسەر میانمار تۆم ئاندروس دەڵێت دیموکراسیەت لەسەر دەستی جەنرالەکان هەڵەشایەوە. بەڕاستی بڕیارێکی ناشرینە هەتا بڵێ بێزارکەرە. بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا جۆزێف بۆریل بە توندی سەرکۆنەی دەستێوەردانی سەربازی کرد لە پێگەکەی لە تویتەر داوای دەستبەجێ ئازاکردنی گیراوەکان و ڕێزگرتن لە ئاکامەکانی هەڵبژاردن. هاوکات سەرۆکوەزیرانی بەریتانیاش هەروای نووسی بوو. وا بڕیارە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەکگرتوەکان ڕۆژی سێشەممە بەنیهێنی کۆببنەوە بۆ تاوتوێی گۆڕانکاری لە دۆخەکە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.